ئەوەی کە پێویستە حکوومەتی هەرێم بیکە بۆ ئەوەی کە مسۆگەری داهات لە بەغداوە بکە چارەسەرکردنی کێشەی نەوتە. حکوومەتی بەغدا ڕازی ناوێ حکوومەتی هەرێم بەم شێوەیە سربەخۆ نەوت بفرۆشێ. بە قەناعەتی منیش نەوت نەخاکە نە ئاڵایە نە نەتەوەیە نە هیچە نەوت پارەیە. وەکو گومەرگ وایە وەکو هەر داهاتی و سەرچاوێکی تر وایە بە نیسبەت خەڵکی هەرێمی کوردستانەوە. ئەوەی کە پێویستە ئەو مەلەفە تەسلیم بە بەغدا بکرێ لە مقابلی ئەوەی کە داهاتی هەرێمی کوردستان مسۆگەر کرێ بەسکی برسی خەڵک کوردایەتی و میانیشتیمان پەروەری و ئەم شتانە ناکرێ. و ئەوەی کە نەوت بەرهەمی هێناوە بەداخەوە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یعنی سەرچاوەی زۆر بەهێزی بۆ گەندەڵی و تەخشان و پەخشانی سامان و خۆدەوڵەمەندکردنی کۆمەڵە کەس و کۆمپانیایەک دروست کردووە. لە نەتیجا لە ساڵی 2020 تا خەڵکی هەرێمی کوردستان 4 مەعاشی وەرگرتو و 8 وەرنەگرتووە. ئەمە بەم شێوەیە هەر ڕێکەوتنێک موچە مسۆگەر نەکا بۆ موچە خۆرانی هەرێم ڕێکەوتن نییە و من هیچ ئومێدێکم پێی نییە و قەناعەتیشم وایە ئەم بەغدایی ئێستا هەیە لە دوای 2000 و یعنی 19ەوە کە حکوومەت گۆڕا و خۆپشاندانەکان حکوومەتی ڕوخان ئەو بەغدایە نییە کە پێشتر لە 2023 دروست بووە و ئەو پەرلەمانەی ئێستا ئێمە ئیشی تیاکەین پەرلەمانی خولی پێشوونیە کار من لەوێ بووم گۆڕانێکی جەوهەری ڕووی داوە و بە هیچ شێوەیەک ئەو کەش و هەوایە تەبانیە بۆ ئەوەی کوردستان بتوانێت ئاو مامەڵە بەداهاتەوە بکە و بە تەماش بێ لە بەغداوە ئەوەی پێویستە دەسیکەوێ. ئێستاش حکوومەتی بەغدا و هەرێم لەسەر چی ڕێکەون ئەوە کێشە نییە لە پەرلەمان چی جێگیرەکرێ ئەوە قەزیەکەیە. حکوومەتی عێراق حکوومەتێکی لاوازە پشتی بە هیچ فراکسیۆنێکی بەهێز نەبەستووە لە پەرلەمان حکوومەتێکی کاتی کە بۆ ئەوە هاتووە هەڵبژاردنێک ڕێک بخە بۆ ئەوە هاتووە کە لە ناچاری هێنراوە بۆی کە هێزە سیاسیەکان ڕێک نەکەوتون. ئێستا ناتوانێت هیچ پسەپێنێ لەسەر پەرلەمانی عێراق حاڵەتێکی فەوزا نەوعێک لە پشێوی شپرزەیی پۆپۆلیستی لە ناو پەرلەمانی عێراقا هەیە کە هەندێک جار مافی میلەتی ئێمە و نانی میلەتی ئێمەش بووە تا ئامانج بۆ ئەو پۆپۆلیستی و شعبەتی کە لە پەرلەمانی عێراقا هەیە. لەبەرەوە من ینی داوای ڕاستە و خۆشم داوە بە کاک قوبات بە حزوری سەرۆک کۆمار کە پرسی نەوت چارەسەر بکەن لەگەڵ بەغدا بە شێوازێکی ڕیشەی و ئەو داهاتەی کە پێویستە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تایبەتی و هەروەها زیندان و شەیدان و زیندان سیاسیەکان و ئەوانە کەوە لە 1970 ئەو بودجەیە کە هەرێمی کوردستان پێویستی پێیەتی بیخەنە سەر حکوومەتی بەغدا وەکو مافێکی دەستوری خەڵکی کوردستان و لە مقابلی شەو داهاتانەی کە لە ڕووی ئیتیحادیەوە پێویستە بیدەنەوە بە بەغدا